کیژۆڵای سوورە گوڵ بەس بێدا ئازاریدم خۆت بە تەنهایە کەسی سووتەند و تەمازاردم کیژۆڵای سوورە گوڵ بەس بێدا ئازاریدم خۆت بە تەنهایە کەسی سووتەند و تەمازاردم کیژۆڵای سوورە گوڵ کیژۆڵای سوورە گوڵ سڵاو و ڕێز بۆ بیسەران و بینەرانی بەرنامەی ستاتیکە لە بەشێکی دووەم لە بەرنمەیەکی دیکەدا لەگەڵ مامۆستا محەممەد عەباس بەهرام دەبم بۆ قسەکردن لەبارەی کارە هونەریەکان و هەندێک لە وێزگەکانی تەمەن لەگەڵ بەڕێزە قسە دەکەین. مامۆستا سپاس بۆ بەڕێزت کە دەرفەتداین لە بەرنمەیەکی دیکەدا لەگەڵ بەڕێستان ئیدامە بۆ جوانبینیانی ژیانی بەڕێستان بدەین. ڕێزداریت چی شتێ خزمەت بێمە سەرمان پێوە نییە. زۆر سپاس بۆ بەڕێستان. مامۆستا لە بەرنمەیەکی ڕابردوودا باسمان لە کەمترین کات باسمان لە کاری هونەری جەنابتان کرد. لە ساڵی چەندەوە کارەوە دەستت بۆ هونەر برد؟ لە 5 ساڵانەوە. لە 5 ساڵیەوە. لە 5 ساڵانەوە دەستم بۆ هونەر بردووە. ئەنجاش لە 5 ابتیدایی بووم سوورە گوڵماندانە یاری چاوشینماندانە خۆزگەم بەوانەیە کە یاری چاوشینیانەیە هەیەە؟ هەیەە باشە جەوەڵە مامەسا خۆزگە بە منەخوازمارەکە بێ پیرۆزە بە دڵی خۆش. باشە یاری چاوشین ئەو گۆرانی ئەو بووکە لە بەشی دووەمدا لە بەرنامەی ڕابردوودا باسمان کرد. وانە یەکەم جار کە هەستت بەدەن خۆشی خۆت کرد چ کاتێک بوو؟ ئێمە لە 5 ساڵیەوە ئیتر خولیای مۆسیقا و ڕسمگرتن و کامێرەوانە بووین. ئیتر هەندێک برادەرمان هەبوو ئەوانش عاشق بوون هەرچەندەنیان خۆش نەبوو ینی گۆرانیان نەوتەوە بەڵام هی ئەوە نەبوو بڵێ وڵا شت تەجیلەکەینەوەمانە بەس ئیتر پاڵپشتێک بوو بۆ من تەشجیعێک بوو بۆ من شتی تازە بووە یەکسەر بە منیانەوت دڵسۆز بوون. ئەوە گرنگ بوو. باڵێ باشە. ئێمەش گوێمان لەگە ئێزگەی کرماشانە گرت لە رادیۆ کوردیەکانی ئێران. باشە. شکرەڵای بابان خوا ئەفریقا ئەمانە ئیتر لەگەڵ ئەوانەیە گەورە بووین. باشتر بتەوێنێتەوە پاڵپشتی. مامۆستا زۆر جار لە لای هاوڵاتیان یا لە لای بیسەر و بینەرەکان و هەوادارەکانی خۆت وا دەزانن کوردی ڕۆژهەڵاتی ئەمە پێوتراوە تا ئێستا؟ وەڵڵی وتوانە لە ئەجنبی ئەچی لە ئیتالیەکی زۆر جاش حتا لە ئەوروپاش پێم بڵێن تۆ ئیتالیت ئەڵێم نەخێت یا سکۆتلندیەکان ئەڵێ تۆ سکۆتلندیت ئەڵێم ناوەڵە ئیتر خوا و شکڵی داوە چی بکەم مەبەست زیاتر لە بەهرامەکەوەیە بەرهەمەکەمان. بەڵێ بەهرامەکە خۆی بارامە بەڵێ خۆی بارامە ئیتر نووسراوە بەهرام فارسیە بارام کوردیە. خۆتە زانی دەفتەر نفوس چۆنە سە دەفتەر نفوسەکە من خۆم والیدی 1952 تەمەەن درێژیت ئاجمعین بەڵام ێستا نووسرا لەبەر ئەسکەری 2 ساڵیان بچوو کردەوە کردیان بە 1954 ئێستا لە ئەوروپا 1954 بەڵێ 54 بەڵێ مامۆستا لەگەڵ شەعراچی قوربانجان هۆنراوە وەکو خواردن وایە بۆ من ئەگەر هۆنراوە نەبووایە زوو شێتە بووم لەبەرەوەی بە هۆنراوەکان خۆت خاڵی دەکردەوە یا هۆنراوە بە ئاوازدانان خۆم خاڵیەکەمەوە سکونایی خۆمەدەمەوە دڵنەوایی خۆمەدەمەوە عاشقی دیدەنی وڵات بم کوردستان خاستن ئەی خەمە سەر وەرەقە زوو مەجای نادەمێ بڕوە. باشە چیت لە خەیاڵایە زۆر کاری تێکردی بیت لە خەیاڵ تا نەڕوات بڵێ بمڵێ ینی بیڵێیتەوە؟ وڵای هەر خاک و میلەتە ینی ئەو هەندراوەیە کە کاریگەری لەسەر جەنابتان کردبێت. بەڵێ زۆرە ئێستا من وام لێ هاتووە شعری دڵارێ نووسم کەچی بە کوردستان تەواوە بێ هەتا برادەرەکان مەڵێەوە چیە کاکە تۆ دڵاری نووسێم کوردستانە لە شوێنەوە ئەڵێ مەخەڵ خەڵقی کوردستانە گوڵی کوردستانە تێگەی باشە کو مەسەڵەنڵێ ئەی گوڵاڵە تۆ زۆر جوانی گوڵی شاخی یا کوێستانی
گوڵی شاخە بەرزەکانی تۆ چرۆی ناو کوردستانی ینی دیسانەوە چۆ ناو کوردستان کوردستانەکە ئیتر کوردستانەکە هەنراوەکەت بۆ گوڵاڵە نووسیوە بەڵام گوڵاڵەش لە نێو کوردستاندا سەوزەوە واکە باشە مامۆستا وێنەکان زۆرن لە ئەرشیفی جەنابتا ئەم وێنەیە لای بەڕێستان چی دەڵێت قوربانجان ئەمە کەڵە پیاوێکی کەرکووکە بەڕێستی تیانی دەم وێنەیە نام لەو ڕسمیان نیم بەڵام ئەوە مستەفا چایچیە بەداخەوە لە پەتدرا کورتپەروەرێکی تەواو بوو ئەو مشکی بەسەرەکە مستەفا ئەو ڕەشەکە بەڵێ بۆچی ئەم وێنەیە لا گرنگە لەبەر ئەوەی کوڕەکانی و مناڵەکانی ڕەفیق من خۆشی زۆر منی خۆشەویست و کورتپەروەرێکی دڵسۆزی کووردە کەواتە پێش ئەوەی وێنەکە و کەسەکەت خۆش بێت کورتپەروەریەکەی ئەوت خۆش ئەوە ئەساسە لای من وانە ئەرەوەڵاگەر باوکم کورتپەروەر نەبێ نامەوێت گرنگە وەک شیرەکە کە باسمان کرد لە بەرنامە ڕابردوودا دەبێت کوردایەتێکەش ئاوا پەروەردە بکرێت وانە گۆشت بکرێت قسەکە جوانە قوربن سپاس دەکەم چاوەکەمی مامۆستا وێنەیەکی دیکەم لە بەردەستە ئەم وێنەیە بۆ ساڵی چەند دەگەڕێتەوە ئەمە لە پۆلی سێی پەیمانگای هونەرە جوانەکان بووم لە بەغا نوێی ئێستا دەکات بەڵێ ئەوە هەفتا و چوارەوانەیە هەفتا هونەرمەند بوویت بەڵێ ماشەڵا مامۆستا لە زۆری وێنەکاندا شیکپۆشی بە ئێستەشەوە ئەم شیکپۆشیت بۆ خانم دەگەڕێتەوە نەوەڵە هەر خۆم حەزم لە شتی جوانە قۆز بیت خەڵک بە جوانی بتبینێ کەسی جوانیشی خۆشەوێ ئەیتر کەسی جوانیشم خۆشەوێ بەڵام ئەبێت تۆ لە دەریشەوە جوان بی و لە ناخشەوە جوان بی ناخ زۆر مهمە ناخ پێش مامۆستا بۆ بیسەر و بینەرەکە ئەمە بڵێم کە پەیوەندی بە بەڕێستەوە کرد یەکەم جار بوو کە گوێمان لە دەنگی یەکتر بێ وەکو قسەکردن دیارە من گوێم لە دەنگی بەڕێستان بۆ لەوانەیە بەس بەڕێستان سفێنتان نەکرد کە قسەمان کرد بە یەکەوە وەکو وابێ چەند ساڵێک یەکترمان ناسی بێ یەکسەر تێکەڵ بوویت ئەمە بۆ سەقافەی بەڕێستان دەگەڕێتەوە یاخۆ بۆ ئەو پەروەردەیە کە بەڕێستان لە سەرەتا لە بەرنامەکەیە لە ڕابردوودا باستان کرد قوربانجیان بۆ هەردووکی پەروەردە مهمە ئێستاش چۆن تۆ ئاگاداری ئەو پەروەردەیەکەی کە نەی دۆڕێنی ئەوە زۆر گرینگە چکم تۆ وەکو قوتابخانە وایە مامۆستا دەرچێکی پێڵێ پاش 2 ساعت لەبیر بچێتەوە قیمەتی چیەوەنی 100 کەرەتیش مراجعاتی بکەیت تۆ ناتوانێت وەکو مامۆستاکە تەطبیقی بەڵام کە یەکەم جار لە مامۆستاکە وەرێگرت ئیتر لەبیر ناچێتەوە اینجا من لە ژیانیشمە بۆ ئیمتیحان نەمخێندووە هەموو ئیمتیحانێک پێش ڕۆژی ئیمتیحان چوومە یا بۆ مەلەکردن یا بۆ ڕاضە یا بۆ تۆپێن باش بابە تۆ چۆنە مناجی حەبی ئەی هەوارتم کە من مامۆستا چی ئەڵێ من گوێ لێگرم بەس مامۆستاکە بۆ من کافیەکە نەی خوێنمە کتێبەکە لە ڕووی دەرەخکردنەوە چۆن بووی باش بووی وەڵا لە دەرخە باش نیم بەڵام وەکو چیرۆکە وەکو مامۆستا کە شتێک شەرحەکە لە مێشک مامێنێتەوە یەک مراجعەی چاو پێخشانیەکە نێوە لا پەڕە ئەوە بۆ من کافی بوو بۆ ئیمتیحان حتا لە پەیمانگای هونەرە جوانەکانیش حەسوودیان پێ بن باشە مامۆستا بۆ عەشقەکەت کە ئێستا لەگەڵیایت بەڵێ هیچت نووسیوە زۆرم نووسیوە چیت نووسیوە دەوری گۆرانێکە بۆ وتووە بێگومان باگوێمانی کەیف دەکەین بە دەنگی بەڕێستان چەند گۆرانیەکم نووسیوە ئەوەی کە خۆی پێی خۆش بێت و بە ڕێزیشتان دڵ و ڕۆحتان پێیاگێت ئەو پرچارەشتم بە دڵ بوو خۆتی یا خێزانە بێگومان ئێستا لەم تەمەنەیە بەڕاستی خۆم نیم چکم ئێستا خۆتەزانی سان کە پیر بوو تۆزە تەمەڵە بێ تۆز دەبێت نەخۆشی و ئەم شتانە حەز ناکەم ئەمە بڵیت نا ئەوە بەس خێزان دەورێکی گەورە ئابینێ خێزان بۆ جوانی خۆت بۆ جوانی ژیان خێزان دەورە بینێ یعنی هەموو چاکەکان و هەموو پیرۆزیەکان بۆ ژنە خێزان ئەگەڕێتەوە گۆرانی لێم ڕەجا لە هۆنراوی خۆمە و لە ئاوازی خۆشمە باش بۆ ئەوە وتووە وەڵا بۆ ئەوم نەوتەوە بەس ئیتر چکم بخچەی کۆنی تایە جاران باوڵ نەبوو بخچە هەبوو ئەیاندا بە کۆڵیان زۆر بۆ کوردەواری خۆم وتووە لێم ڕەنجایە
بێ ئەوەی خەتاکەم لێم تۆرە بێ ئەوەی گوناهکەم لێم ڕەنجە بێ ئەوەی خەتاکەم لێم تۆرە بێ ئەوەی گوناهکەم بخچەی هەڵگرت لێ داڕۆی چاوپڕ فێرمێز بریندارم ماڵوێرانم بخچەی هەڵگرت لێ داڕۆی چاوپڕ فێرمێز ڕەچ خەسارم ماڵوێرانم آخر چی بکەم دەبڵێن چی بکەم آخر چی بکەم دەبڵێن چی بکەم تخوا چی بکەم خۆشمەوێ تەرەرەرەم ڕەم تەرەرەرەم ڕەم هەڵوەریم بێ ئەوەی خەزان بێ چاوەڕێم بێ ئەوەی هیوام بێ هەڵوەریم بێ ئەوەی خەزان بێ چاوەڕێم بێ ئەوەی هیوام بێ هەروەک بولبول تارە ڕۆی لە نەوێران سەرگەردانم ماڵوێران هەروەک بولبول تارە ڕۆی لە نەوێران سەرگەردانم ماڵوێران آخر چی بکەم دەبڵێن چی بکەم آخر چی بکەم دەبڵێن چی بکەم تخوا چی بکەم خۆشمەوێ الله الله زۆر جوان تکایلیەکەی تخوا چی بکەم دەستەکانی قفڵ کردی لەخوا فیلمی سوتان تکاکە فیلمی سوتان ئەمە مەسا عاشق خۆشە عاشق شەر نییە هەر دڵاری و ئافرەت بێ نەستە نەمەم عاشقی گوڵ هەیە عاشقی مەل هەیە وەرزەیە عاشقی وەرز هەیە عاشقی خاک عاشقی میلەت عاشقی دایک دایک باوک مناڵ بەڵێ عاشقی برادێکت ئەخلاقی بەرزە خۆشتەوێت دڵسۆزە پیرۆزە عاشقی ئەو ئافرەتەی کە 20 ساڵ لەگەڵ تۆدا تەمەن دەکات کە قاچەکانێ دەشێلێ کە هەوڵ دەدات مادوو نەبیت هەوڵ دەدات بە بەڵندەی بمێنیتەوە تەندروست بیت ئەم عاشقەش خۆشە من بە خێزانم زانیم تامی عاشق چییە گۆرانیەکم بەسەر هەڵاوە باشە هەڵێ یاری من تەرێرە فێرە هەر بە سەرما ناز بکە تەرەرەرەرەرەم تەرەرەرەرەرەم وەی نون و گیان تەرێرە فێرە هەر بە سەرما ناز بکە تەرەرەرەرەرەم ناز هەڵگرێتم بە چاوانم ناز هەڵگرێتم بە چاوانم بە چاوانم یار بابیکە بە چاوانم گوڵ بابیکە بە چاوانم یار بابیکە بە چاوانم گوڵ بابیکە تەرەرەرەن قۆڵی کردومەتەوە مامۆستا غەدرەکەی لێوان مامۆستا ناکەم بەس بۆی ئاوازەکە نەدزرێ ئێستا فۆکسم لەسەر شێک بوو مەڵێ لە گۆرانەکەدا نونو نەریمانە ناوی خێزانمە پیاڵم نونوجان نونو زۆر بە عاشقەوە دەخیتە گۆرانەکانەوە هەندێک جار ئەگەر بچینە نێو گۆرانەکانی جەنابتەوە دەزانین هەندێ وشە
کە لە نێو کۆمەڵگەدا حرمەتن وا بڵێن زۆر بەهایان پێ نەدراوە بەڵام لە گۆرانەکان و لە ئاوازەکانی جەناب تا بەهایەکی گەورەیان پێدراوە و ئەشقێک و ئستاتیکایەکی جوانیان لە خۆیان ئەوە لە مەقتەعێکیشە لە دوایی ئەمود نەریمانگیان تێرێرێر وتم نۆکو نەریمانی گۆرانی بێژ بەخۆی بزانێ تۆ ڕەبێ ئەیش خۆشەویست مامۆستا وێنەیەکی دیکەم لایە ئەم وێنەیە قوربانجان ئەوە یادێکی زۆر پیرۆزە هەر ئەو برادرانە لە دوای 76 کە تەخەڕوجیان کرد 76 وانە گەڕانەوە بۆ شاخ یەشیان لەوە دلاوەری ئەحمەد مەجیدە سەروەت سۆزە بەڕێزی ئەوەی کە دانیشتویت من دانیشتم لە ناوەڕاست بەڵێ هەرو کاتە شیکپۆشی مامۆستا باسی ئەو سەردەمەم بۆ بکە لەوانەیە باوکی من یا براکانی یا باپیریشم تا حەتێک قەنافیزیان درێژ دەکرد ئەو کاتە پانتۆڵێکی دەگوترێ شاڵستۆنیان لەوە دەکرد ئەوەتان هەبوو وانە ئەو جلانەمانە سەردەمی ئەوە بوو بەڵێ زولف هەتا ئێرە بێت زولفیان پێوە ئێرە بەڵێ پیانەوت زولف هەتا ئێرە بێ قسمێکە تا ئێرە هێنا بوو چۆ ناو دەمێەوە مەڵامیتر هەموو شتێکە بێ بە ئوسوڵ بێ و هەر لەو سەردەمەشە گۆرانی سەیرانی کوردستانم داناوی کاڵێ کەمەرە شلبابڕۆی لەگەڵ یاران بۆ سەیران شەخی بەرز و گوڵی جوان لە چوارچێوەی کوردستان کەمەرە شلبابڕۆی لەگەڵ یاران بۆ سەیران کەمەرە شلبابڕۆی لەگەڵ یاران بۆ سەیران شەخی بەرز و گوڵی جوان لە چوارچێوەی کوردستان شەخی بەرز و گوڵی جوان لە چوارچێوەی کوردستان سەرچین ئەرقلی یاسان کەناری ئەحماوە تەنجار و لەگەڵ دووکان گژبانی هەرگیزە ڕازاوە ئیتر ئەڕاگوانی بەهاری لێ دێت بەڵێ ئەوە هەموو بەهار گوڵەکان پێشمەرگەکانن ئەو تەلە بە جوانانن کاچونەوە بۆ شەخ باشە مامۆستا من لەگەڵ مامۆستایەکی دیکەدا ناو بڵێم لەگەڵ مامۆستا ئەنوەر خەرداغیدا بەرنامەیەکمان کرد دەگوترا ئێمە شەفاف ئەو کاتە نەمانتوانی شۆڕشکەن لە ڕێی دەنگەکەمانەوە بە گۆرانیەکان دەهاتین غێر مباشر شۆڕشمان دەکرد نەستن بەڕێزیشتان دەتەوێت ئەمە بڵیت عینت بالضبط ئەمە یەکەم جاریش لە قاعەی خالدیە وتم لە سلێمانی بە حزوری هونەرمەندی گەورە هین جۆڵە مامۆستا جۆڵە ئەحمەد جۆڵە علی جۆڵە مامۆستا علی جۆڵە بەڵێ ئەو تۆمار شتەکانی کرد ئەو دەیکرد بڵێ ساڵی والله 76 ئەوانە 77 بوو 77 بوو بەڵێ من فیرارم فرار بوویت ئەرەوەڵە باشە مامۆستا باسی ئەم وێنەیەشم بۆ بکات چونکە وێنەکان گرنگن لەم بەشەدا کە قسەیان لەسەرکەم قوربانجان ئەگەر نزیکیکەیتەوە بە سەرچاو ئەمە وێنەکەیە ئەفوو ئەمە کاکە یەحیایە ڕەفیقی کاگەحا بە چاکەوت و پانتۆڵێک و ئەمە خۆمم ئەمە عینەکێکی جوان و شیکۆشیت ئەمە ئەوە مامۆستا لەسەر خۆت با بوەستم بەڵێ ئەی جلوبەرگەکەت ماشڵا زۆر شیک پۆشیت قوربانجان من هەروام بە گەنجەتی هەروام باش خاستن کە لە بەغا بووم و ماوەیە تقریبا قسەکە دەڵێ سپۆنسەری جلەکانێکی کرد والله هەمووی خۆم هەمووی خۆت بوو بەڵێ هەروەڵە هەمووی خۆم داهاتی مانگانت ئەوە نەبوو کە جلوبەرگێکی وەکو دەڵێ ڕاقی پێ بکریت و لەبەریکەیت ئەو چاکەتە لە سلێمانی دووریان بووم بەڵێ وڵی ناوەکەم نەفکر چووە خەیاتێکە بوو لە سلێمانی کۆن بەڵێ زۆر زیرەک و مۆدرن بوو مۆدرن یانی تازە گەنج بوو بەداخەوە ناوەکەی نەفکر چۆتەوە ئەو چاکەتە لەسەر بە تەڵەب کردت ئەو چاکەتان بە خۆتان خۆش بوو ئەو کات وڵات هەتا بڵێ دڵمان خۆش بوو گەنج بووین هاوسەرگیریت نەکرد بوو لەو کاتە نەخێر نەکرد ئەمە یەکەم هاوسەرگیریمە کە بر کردومە لەگەڵ خێزانمە بەڵێ ساڵی 2000 تر بوون بە هاوسەر نیشانم کرد و هێنام و قسمەتەکە وابوو ئەمە فزوڵی بێت قسمەتەکە وابوو یاخ خواستی خۆتان وابوو کە
ئەی هاوسەرگیریەکەتان درەنگ بخایە یاخود درەنگ پێک بێت من بە بۆنەی باری سیاسیەوە بەڵێ کاتی خۆی کە نەنووسەران بووم لەگەڵ برادرانە بەڵێ سامی شۆڕش و سادڵە پەرۆش و محەممەد مکری و ئەمانە لەگەڵ پێکەوە بنیێمە خوافویان کە باری سیاسیم تەواو نەبوو یاهی ئەوە نەبوو ژنێک بێن و بیخەمە ئەو ناخۆشیەوە تووشی بەرپسیاتی خۆ زۆر لە خزمەکانی خۆم ژنەکانیان لەگەڵا بوو لە شاخە خۆشکەم ژنی پێشمەرگە بوو لە شاخا بوو ئەمزانی چەند ناخۆشە نەمەویست ئافرەتێکیش بکەمە عەزابەوە بۆیە ژنم دواکەوت من لە 42 ساڵیە ژنم هێنا تەمەەن درێژ بیت مەڵێ بژی چاوەکەمی ئەوسا کە من لە ساڵی 2000 خوشکەزایەکم لە عەمان بوو لە ئوردون لەوێ جەمعی کوردی هەیە ئەنجا عاشقی کوردایەتین زمان نازانەوەمانە لەوێ برادێکم توش بوو دایکی کووردە برادێکم توش دایکی کووردە ڕەفیقی خوشکەزاکەم بووتر بوو بە ڕەفیقی منیش بە برای خۆشەویستم بڵێم خاڵی مدیری جەمعیەی سەلاحەدین ئەیوبی بوو کورد بوو لە کەرکووک لە عەمان لە عەمان کوردیش بوو کورد بوو ئێتروتی حەزەکەم تۆ لە بەرەوەی تەجروبەت هەیە و مامۆستای تۆمانە حەزەکەین زمانمان پێ بڵێ وتی چی دەرمان پێڵێ وتە من زمانتان پێڵێم کەرکووری کوردیتان پێڵێم یەکسانی ئافرەتتان پێڵێم لەگەڵ پیاوە لە کوردستانە سیاسەتی کوردستانتان پێڵێم پێشمەرگەتان پێڵێم تعرفتان پێگەم مەمانە شۆڕژگەر چیە و پێشمەرگە چیە و سیاسی چییە ئەم شتانتان پێڵێم بە زمانەکەشتان فێرەکەم زۆری پێخۆش بوو ئێتر لەوێ من تعرفم کرد لەگەڵ خێزانم کە ئەم لە ئەسڵا خەڵکی فەڵەستینە باوکی خەڵکی یافایە خۆی دایکی لە عەمان لەدایک بوونە زازان کوردی کوردی زازان جاوانە زۆر متعاسبن بۆ کوردایەتی عشقی کوردایەتین زۆر عەجیبە یعنی لە ئێمە زۆر هینترن ئینتیمایان زیاترە ئینتیمایان زیاتر وەکوڵی چڵ ماستاوەکە زۆر خەستە باشە ئێتر ئەوانە دۆکەن ئێوەڵا جا ئەم دوێ زۆر زۆر گرنگە بۆ کوردایەت باوکی خۆ عەفوی کاوتی ئێمە زمانەکەمان لە کیشتووە نەیتەوە هەتا فێرە بێ ئەوە مامۆستایە ئێستا ماشەڵڵا کوردیەکەی باش فێرە نەچوینەوە تا کە ئێمە کە چوینەوەز بە کوردی قسەمانەکەت ئەیدۆ بە کوردی قساکەن ئەمان دڵایوت لە خۆشی ئاڵەپەڕ دڵی گیان مامۆستا گرنگە ئیدامەدان بە زمان و زمانەوانی و بەشێکە لە بوونیەت و مانەوەی کورد ینی ئێستا بەداخەوە لە هونەرەکەدا زۆر جار ئەوەی دەڵێ میکس دەکرێن گۆرانیەکانمان گۆرانی ڕاستەنەکە دەشکێنن یا دەشێوێنن نامێنێ ئەمە کارەساتە کە چی دەڵی لەم بارەوە واللهی دووشت مهمە کۆرە دووشتیشی دەشت مهم یەکەم یەکگرتن دووەم زمان و کەلتور و هونەرەکەت نەفۆتێنی سێهەم ئەبێ عاشقی کوردستان بی عاشقی میلەت بی لە خزمەتکاری میلەت بی هونەرمەند ئەگە خزمەتکاری خاک و میلەت نەبێ معنای هونەرمەند نییە ئەیتر بۆچی پێوڵن سەفیری وڵات وانی جوان یعنی هەر مەعاشەکە وەرگێ ڕاستە جوان دەستی خۆش بە مامۆستان کە لە دەرەوەی وڵات دێتەوە هەرێمی کوردستان هونەرمەندان و پارێزگاری و با بڵین پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێرە بەڕێز ئومێد خۆشنا و بە پێشوازیەکی جوانەوە پێشوازی لە جەنابتان دەکەن پێشوازیکردن و چون بە دەمەوە هاتنی هونەرمەندان لە ئێستەدا بەم شێوەیە هونەرمەند دڵخۆش دەکات یاخود تا چەند دڵخۆش بووی بۆ پێشوازی کە لە هەولێر لێتکرا من خۆ تەزانیم کابراایکی سیاسی نیم بێگومان ئێمەش باز لە سیاست ناکەین باز لە ڕێزەکە دەکەین کاگومێت یەکەم جار بوو بە تەلەڤیزیۆن بینیمە بەس یەکەم جار و بە خزمەتی بگەم لەگەڵ کاگ فەرهەنگ غەفور کە خۆی هونەرمەندە وەکو لایەنە ڕۆشنبیری وەکو بڵند مەسئولی لەقی دووی هەولێر وەکو ئێستا لەم وێنەیەدا وەکو ئاریان ئەمانە بەڵێ
لەم وێنەیەدا خەڵاتی ڕێزلەنانیان پێبەخشی بەڵێ 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 وانە بەڕاستی ئەم هەستم پێ بڵێ هونەرمەندێکە لەلایەکەوە بەڵێ برایەتەکەیان دڵسۆزەکەیان لەلای هەستم نەکرد غەریبم هەستم کرد ئەوانە هەمووی کەسی منن ئەوەندە قسەیان خۆش بوو ئەوەندە پیرۆزییان هەیە ئەوەندە مستەوای قسەکردن و مستەوای دڵسۆزیان هەیە خۆشت مامۆستا زوو چەکەرە دەکەی لە دڵدا چاوەکەمی هەر بەجددی مجامەلە نەبێ ئەوانە چەکەریان لە دڵمایە ئەمەیان خۆشەویستن و زایدەن هونەرمەندان و برادرانی سلێمانی و کەرک و کۆمانە مامۆستا لە هاتنەوەکەدا وەکو وتمان پێشوازی باشی لێکرا بەڵام دوو بژار دەدێتە بەردەستەوە کە دیتەوە هەرێمی کوردستان بە عشقەوە تەعامل لەگەڵ بەرامبەرەکەتا دەکەیت یا بەرکەوتن دروست دەکەیت و بە عشقیشەوە باسی کەسەکان دەکەیت کە بینیوتن دەتەوێت لە نێو تاراوگە و کوردستاندا کامیان هەڵبژێت بێگومان بەرد کە لە شوێنی خۆی لات برد ئەو قەدرەی نامێنێ و ئەو ڕەونەقەشی نامێنێ ئێمە ئەگەر 100 ساڵ لە وڵاتەکە ئەوروپیەکان بین کە زۆر پێشکەوتونەمانە هەر غەریبی ئەو ناخەی کە لە دڵتایە ئەو نزگەرەی کە دڵت لێ ئەدا ئەوها هەر بۆ کوردستانە هیچ ئەو وڵاتی خۆت نابێت تو ئەو قەدرەی لە وڵاتی خۆت هەیە و ئەم زمانەی کە قسەی پێکەیت و ئەو کە ئێمەی کۆ کردوێتەوە ئەمە شانازیە بۆ من ڕاستە لە ئەوروپاش عینە شت تەعاملەکەن بەڵام وەکو ڕۆحە کوردایەتێکە نییە بەخوا ئێستا من لە هەزارەهات لە سەتەها مهرەجانی جیهانی هینە مەحەلی ینی ئەوشم بەشدار کردووە لە هەردووکی و من لەگەڵ فلیپ گلاسە ئیشم کردو کە پرۆفیشناڵە لە لۆس ئەنجلسەجی تیپێکی سیمفۆنیای گەورەی هەیە لەگەڵەوە ئیشم کردووە نەجاحەت بەڵام وەکۆوە نییە تۆ یەک گۆرانی بڵێ بەسەر کوردستانە یا بەسەر میلەتەکەتە بەسەر خاکەکەتە یا وەفاداری خۆت بۆ خاکەکەت وەکو عاشقێک ئینشەڵڵا تەمەند درێژە بی مامۆستای بەڕێز ئیشت لەسەر کاسیەت کردووە کارنەوەی ئێستا جیلی ئێستا کەمترینیان دەزان ئەمە چیە بەدەست منەوە باشە سیدەکە تا حەدێک وانە دەزانن و بەس کاسێتەکە هی جیلی ئاڵتۆنی بوو ڕازەکە بۆچی بەرهەمەکە یا ئەم بەرهەمەی کە لەبەر دەست منایە کاسێتێکشی لەگەڵاتێگەڵ کێش کردووە ئەم بەرهەمە لە ئەدەمبەرە دامنا و گۆرانیانە یەک دوو ئاوازی کوردی تایە تر باقی هەمووی ئاواز و هۆنراوی خۆمە ناومنا کاروان و سنوور کاروان و سنوور چکومیستم ڕم بۆ قامیشلی لە قامیشلی بپەڕێمەوە بۆ کوردستان نەمتوانی بەڵێ کاروان و سنوور ئەڵێ تقریبا هزار نسخەم کرد لە سیدیەکە هزاریشم کرد لە کاسێتەکە ئەوە ساڵی 1999 مانگی 12 کردم ئەوسا هەموو تەزیراتی ناو سیارە کاسێت بوو بە دیقەتیشەوە ئاماژۆ بە کاتەکانی یاوە بە گۆرانەکە بەڵێ هەمووی وەختەکانم هەمووی نووسیوەمانە ئەڵێ کاروانەکەم و ڕێگام دوورە زۆرە ترسم لەو سنوورە بە منیانەوت ئەوی نەڕۆیتەوە بە خاتری خوا حدود زۆر ناخۆشە ئەوسا بەداخەوە برا کوژی بوو نازانم ئیتر برادرانی دۆستی خۆشەویست ئاەن نەکەی بڕۆی جاڵێ کاروانەکەم ڕێگام دوورە زۆر ئەترسم لەو سنوورە کاروانەکەم و ڕێگام دوورە زۆرە ترسم لەو سنوورە زۆرە ترسم لەو سنوورە بەڵام چی بکەم دڵمەجبورە ئاخر چی بکەم دڵمەجبورە تخوا چی بکەم دڵمەجبورە ئەوە ئەو گۆرانی تایە تووڕەمە بەشی تایە تووڕەمە بەشی چاوشینیشی تایە ئەو گۆرانی تازەکان باشە مامۆستا هیوام تەمەند درێژیتە ساقیتەوە تەندروست بیشەوە ئەمە باشترین پاڕانەوەی منە بۆ تەندروستی ئەوم زۆر زۆر تەندروست سەروەتێکی گەورەیە بێگومان سەروەتێکی گەورەیە کۆتا قسە ئەو نەخۆشیەی کە تووشی بەڕێستان بوو لە خوددا بە زیابێ ئەستا تێتان پەڕاندووە هەرگیز ڕێگری کرد یاخود ترسێکی لە بەڕێستا دروست کرد ئەی بێگومان سەرەتان نەخۆشیێکی لێ دەترسایت
وڵی لە مردن ناترسم مەقەر لە مردن ناترسم چکو من ئەلحەمدلله لە مناڵێ و لەخوا نزیکم وتم خوای گیان ئەمە داوە تەجروبە مەکەی بەسەرم من خۆم داوەتە دەستۆ ئەزانم تاقی مەکەی تۆ بزانە سەبرم هەیە دوعاکەم یانە هەموو یەکەم لە پێناویتەوە وەنەجاتم بوو لێ حسبي الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل نەجاتم بوو ئەمە بەنسبەت ئەو کاسێتەوە لە ساڵی 1999 مای 12 دامنا ئەوانە لەگەڵ برادرێکی ئەڵمانی ڕەفیقم بوو ئازف سەکسیفۆن بوو ئازف پیانۆ بوو ستۆدیۆی هەبوو وتی من خۆم وەتەجیلەکەم پارەی وەرنەگرت هەت چەندم کرد پارەی وەرنەگرت بە زۆر من 300 پاوەنم دانا بۆ مناڵەکانی وتمەوە بوو مەسرفی مناڵەکان ئەمە لە باری شعردانان و ئاوازدانان دەوری 1600 شعرم هەیە دەوری 1500 ئاوازم هەیە گۆرانی ئارەوەڵە کە چشم بوو هەولێر 20 گۆرانی لەگەڵ خۆم برد 20 گۆرانی بۆی تۆماریکەم بەڵام بەداخەوە ئەو دەرمە لە قورگمیدا تووشی ئەو کۆکێ بوو بەس ماشەڵا دەنگە باش ماوە ئەلحەمدوللا وردە گەڕێتەوە ئێستا بە سێشتا قورگم تەواو نیە ئەو گۆرانیانە بە تەمرینکردن باشتر ئەو گۆرانیانە وت بۆ تۆ هیچ قورگم تەواو نییە بە ئەوە دەنگی من نییە ئەوە دەنگی احتیمال لە دراوسەکەمان تەمەەن درێژ مامەستا من کۆتایی بە بەرنامەکە دێنم بەڵادا خوارازوتەوە بوو دەمان ساچی بکەم بەڕاستی منشکەی ئەزانی چیە ئەمە فرسەتێکە بێگومان ڕێ بۆ هاتنەوەت خۆشەکە پرسیار زۆرە تەمەەن پرسیار قەت تەواو نابێ و هەست زۆرە و حەزەکانیش زۆرە یعنی من ئەو هەموو علمەم هەیە الحەمدلله کە خوا داوەتی بە من فەخر ناکەم چکم خوا داوەتی بە من و ئەو دەنگەشی خۆم نییە خوا داوەتی بە من و ئەو بەهرەی شعر کە وەکو بەحرە لەلام و ئەو ئاوازانەی کە دایانێم وەکو دەریایەکی گەورەیە الحەمدلله حەزمە کرد ئەمە خزمەتی پێ بکەم لە خاکەکەی خۆمان لە کوردستانە کردوشتا بە سێشتا نە ئەم حەزمە کرد لە دانیشگایەک لە پەیمانگایەک دەرز بڵێمەوە ئەوە جیاوازە تۆ ئەگەر قوتابیەکان بەرامبرت بێت جیاوازە تیان بگەێنی هەتا من دراسەیەکم کرد لەسەر شخصیەتی هونەرمەند چۆن لەسەر شانۆ ئەوەستێ چۆن ئەتیما دەکاتە سەر خۆی ئەتەکێتی وەستان ئەتکێتی وەستانە تەکیتی قسەکردن ئەتکێتی گۆرانی حرەکات زرامی وا هەیە هەرواکە نابێت ڕاستە ئەمە تۆ تابیرە چێکەوە خۆ باوشێنی جگەر ناکەی بەداخەوە حەزمە کرد بە هەتمایەتەوە بۆ ئێرە بۆ کوردستان خزمەتێکی تەواو بکەم بەڵام خۆ تەزانی بێتەوە بۆ ئێرە ئەبێ زەویەکتە بێ بەداخەوەی تر شتانە بیران لێ نەکردوێتەوە وەڵامستا لێرە بی یاخود لەوێت تو هەر لە ناو دڵمانە بەڵام لە خاکی خۆتا خزمەتکەی جیاوازە بێگومان جیاوازە خزمەتەکە جیاوازە زیاتر زەقە زیاتر خزمەتەکە ڕوبەڕووە زیاتر ئەچێتە کەلتورەوە ئەچێتەوە مەکتەبەی هونەرەوە تۆ دوای ئەوانە هەمووی مناڵی منن یعنی خۆشەویستی منن ئەگەر تۆ پەروەدەی مناڵی خۆت بە جوانی بکەی هونەرمەندی جوان دەستمەستەقبەلیش جوان من هونەرمەند ئێستا هونەرمەند لە کوردستانە بەهەتیوی دانیم چکم پژگیری نییە دەرسۆزی نییە هەر باشە گۆرانی مامۆستا جاران هونەر کەم بوو بەڵام چوونە ناوە سپۆرتکردنی باش بوو ئەمە خاڵێک بوو سپاسی بەڕێستان دەکەم وەکو بەڕێستان گوتان بەڕاستی کاتەکە زۆر زوو تەواو بوو بەداخەوە ئارەزوم ناکرد بەداخەوە من مامۆستامە بۆ نوەرتایری کەرکک ئەن مامۆستان وەرتایر ئازف قانون بوو ئازف عود بوو گۆرانی بێژ بوو لە ئیزگەی کوردی خزمەتی بدی کردووە لە ئیبتیدایەوە تا دەرچوم لە کەرکک ئەوەنگە دڵسۆز بوو مامۆستا سپاسی بەڕێستان من ماڵاوی لە بیسەر و بینەرەکانم دەکەم و کۆتا بەرهەمیش لای بەڕێستان دەبێت چاوەکەڵتە بۆچی باشە بەس خواحافیزی لە جیۆبیستەکان من ناکەین لە بینەران ناکەین لەبەرەوەی شەڵە ئەیان بینینەوە ئیشەڵڵا ئێمەش بە هیوایە من درێژیانەوە سپاس بۆ ئێوەش کە تا ئەو کات لە بەرنامەی ستاتیکاوە بیسەر و بینەرمان بوون من لێرەدا بەجێتان دێڵم سپاس بۆ ئەو ستافمان دوی کە لە دوو بەشی بەرنامەکەدا لەگەڵم بوو دیلمان خەسرە و بەجێتان دێڵم خواتان لەگەڵ منیش سوپاسیانەکەم و سوپاسی جەناب دەکەم و قسە خۆشانە و ئەو قابلەتی کە هاتە و توانایی کە هاتە بەکارێنی ئیشەڵڵا تەمەەن درێژەبی و لە خزمەتی هونەر و کەلتوری کوردیە هەر بەردەوامی سپاس بۆ بەڕێست چاوەکەمی بەڕێزی دڵەکەمی لە گۆرانیە نیۆکانم کە دامناوە دەوری 1500 گۆرانی تازەم هەیە ئەمە یەکێکە لەو گۆرانیانە
لە هۆنراوە جوانەکانی عەلی عارفاغا خوا عەفویکە شعری جوانی هەیە گوڵ و خونچەی بەهارانیش پۆستەرێکم دەرکردووە لە شعرە نازدارەکانی پرۆفسۆر دکتۆر فەرێدون عەبدولبەرزنجی کە خۆشەویستی منە پۆستەرێکم دەرکردووە لە شعری خۆم وی بەتی بە قوربانی خۆم بم پۆستەرێکم لە هینەکەی خۆم دەرکردووە کە لە بەرم نییە ئەبێ عاجز نەبم ترن تن تن ترارررن ترن تن تن تراریررم گوڵ و خونچەی بەهارانیش لە تۆ نەشمی لەتر نابێ نەمامی عرعری کۆرپەش لە تۆ خنجی لەتر نابێ تەراریرەرەم 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 گوڵ و خونچەی بەهارانیش لە تۆ نەشمی لەتر نابێ نەمامی عرعری کۆرپەش لە تۆ خنجی لەتر نابێ تەراریرەرەم تەراریرەرەم درۆیا تۆ لە ئینسان بی ئەبەدا عەقڵم قبوڵ ناکە تەرەم تەرەرەم تەرەم تەرەرەم درۆیا تۆ لە ئینسان بی ئەبەدا عەقڵم قبوڵ ناکە پەریش حەدی نییە وابێ ئەبەدا حۆریش بە تۆ نابێ پەریش حەدی نییە وابێ ئەبەدا حۆریش بە تۆ نابێ گوڵ و خونچەی گوڵ و خونچەی گوڵ و خونچەی بەهارانیش لە تۆ نەشمی لەتر نابێ تەراریرەرەم 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 هەرچی جوانە لە تۆ ئاکە تەراریرەرەم تەراریرەرەم هەرچی جوانە لە تۆ ئاکە عەشقێ خوێنم بە دڵماها تو چۆ ئاکە ڕۆژ لە دوای ڕۆژ گەورە بێ و سەوزە بێ و چێرۆ ئاکە تەراریرەرەم 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 هەرچی جوانە لە تۆ ئاکە عەشقێ خوێنە و بە دڵماها تو چۆ ئاکە ڕۆژ لە دوای ڕۆژ گەورە بێ و سەوزە بێ و چێرۆ ئاکە تەراریرەرەم 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 گیانە ئاوەی لە من زیاتر تۆی خۆشاوێ گیانە ئاوەی لە من زیاتر تۆی خۆشاوێ بێگومان بە بێگومان بە بێگومان بە درۆکە بێگومان بە بێگومان بە بێگومان بە درۆکە هەرچی جوانە هەرچی جوانە هەرچی جوانە لە تۆ ئاکە عەشقێ خوێنم بە دڵماها تو چۆ ئاکە هەر منێ بە دوو چاوەمە فرمێشکە پێوەی وا بە گوڵە گریم گوڵێ بۆ دوای پەشێوەم هەر من مەفتونی ئەمە ئەو چاوە ڕاشە دەیدای تێریفای گوڵێ ئەو کوڵ مەگەشەم هەر من مەفتونی ئەمە ئەو چاوە ڕاشە دەیدای تێریفای گوڵێ ئەو کوڵ مەگەشەم هەر منە ڕەنجە ڕۆمەمەد من ڕەنجە ڕۆم هەر من کۆشتای گوڵێ نیگایەکی تۆ هەر منە ڕەنجە ڕۆمەمەد من ڕەنجە ڕۆم هەر من کۆشتای گوڵێ نیگایەکی تۆ
هەر منە بەخەندایە مانەوجوتە لێوایە خۆشی ژیانێم گوڵێ گشتات بەشێوایە هەر منێ بەخەندایە مانەوجوتە لێوایە خۆشی ژیانێم گوڵێ گشتات بەشێوایە هەر من کریاریە مانەولی مۆکاڵە جەیدای دیمەنی گوڵێ ئەو گۆنە خاڵە هەر من کریاریە من ئەولی مۆکاڵە